بۆی لە نزیکەوە ئەو کارە ببینین کە بۆ خەڵکی کەنەکەوە ئەنجامەدرێت و پرۆژەیەکە کە 275 ملیۆن دیناری لایەنێکێتی نیشتیمانی کوردستانەوە بە سوپاسەوە بۆ تەرخان کراوە و ئیشەکە تەواو بووە کە بریتە لە 14,000 مەتر دووجا تێکەڵ لە ڕێژکردنی بەشێک لە کۆڵانەکانی کەنەکەوە و 4,000 مەتر دووجا کۆنکرێت لەگەڵ 5,000 مەتر دووجا قیر. ئێمە سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بۆ بەسەرکردنەوەی خەڵکی کەنەکەوە و ئەنجامدانی ئەو پرۆژێکە چەندین ساڵە یەکێک بووە لە داواکاریەکانی خەڵکی کەنەکەوە لە کاتێکە خەڵکی کەنەکەوە هەمویان کە سوکاری پێشمەرگە و کە سوکاری شەهید و خەڵکێکی تێکۆشەر و ماندوو فەقیر و هەژارن تێچوو ئەم پرۆژەیان گرتە ئەستۆی خۆیان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاسی هەوڵ ماندووبوونی ئەوانیش ئەکەین بەڕاستی خەڵکی کەنەکەوە تەمەنێکی زۆرە ئەم شارۆچکەیە پێویستی بەم خزمەتگوزاریە زەرور و پێویستە هەیە کە جادە و کۆڵانەکانیان زۆر ناڕێک و خۆڵ و ئەوە بوو سوپاس بۆخوا ئەم پرۆژەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵسا بە جێبەجێکردنی خزمەتێکی زۆری بەم شارۆچکەیە کرد تەمەنێکی نوێی بەخشی بەم شارۆچکەیە خەڵکەکە کەوتنە ژیان و ئیسراحەتێکی ترەوە بەڕاستی من لێرەوە سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کە بەڕاستی دوای ئەوەی کە ئێمە چەند جار داواکاریمان پێشکەش کرد وەکو لایەنی حکوومەت بۆمان جێبەجێ نەکرا بەهۆی ئەو هۆکار و قەیران و گرفتانەی کە لە ڕووی لە ئیدارەکەمان کردبوو بەڵام بە سوپاسەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوبەدەم داواکاری هاوڵاتیانی سنوورەکەەوە و سوپاسی زۆریانەکەین و نمونەیان زۆر بێ. یەکێک لە ئەو خۆشیانەی ئەوەیە کە ئەم شەقامە ناونراوە بە ناوی گەنجێکی دڵسۆزەوانێ شەهیدێکی دڵسۆز کە خۆی شەهیدی دەستی تیرۆر و داعشە و کوڕی شەهیدی ئەویش کوڕی شەهیدە یعنی ئەمە یەکێکە لە ئەوەی کە ئێمە شەقامەکەمان ناوە بە ناوی شەهید ژیلوان خۆی کوڕی شەهید. ئەم پرۆژەیە پێشتر لەلایەن شارەوانی تاستۆجەوانێ دەرخستەمان بۆ ئامادە کرده بوو بە درێژی 650 مەتر تۆڵ دوابەتر کە کەوتینە جێبەجێکردنی پرۆژەکە لە پێشە بە کرۆشتۆن بەم بەردی هاڕاو وەکو تێکەڵەڕشتن تێکەڵەڕێژێکی کۆڵانەکانمان کردووە دواتر پرۆژەکە پێکاتووە لە بەشی کۆنکرێت لەگەڵ بەشی قرتاوکردن کۆنکرێتەکە نزیکەی 4,000 مەتر دووجایە هەروەها قیرەکەشی نزیکەی 5,000 مەتر دووجایە